سڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزمەند هاوڕۆتۆفیقم لە ئەڵقێمشەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراق لە ئێستادا گفتوگۆکان و هەنگاوەکانی داهاتووی لایەنە سیاسیەکان لە عێراق بۆ ئاراستەیە کە حکوومەتی نوێ عێراق پێک بێت و هەوڵەکان بۆ مەبەستی ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانی عێراقە بە ئاراستەی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت و هەروەها دیاریکردنی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران. کۆمەڵێک هەوڵی جدی هەیە بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان کە کێشەی چەقبەست و کەڵەکە بوون لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەتی لە نێو ماڵی شیعە. کۆمەڵێک هەوڵی جدی هەیە کە هەندێک لە سەرکردەی لایەنە سیاسیەکان دەیانەوێت لە هەفتەی داهاتوودا سەردانی بەغدا بکەن، دواتر لێوە سەردانی نەجەف بکەن لەگەڵ سەید موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کۆبنەوە بۆ هیچ جێ ماڵی شیعە ڕێک بخەنەوە و لەو سۆنگەیەوە حکوومەتی نوێ عێراق پێک بێت. ئەم شەو گفتوگۆکەی لەو بارەیە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر سامان شاڵی مامۆستای زانکۆ شارەزای کاروباری عێراق کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە بە خێربی دکتۆر، هەروەها بڕیارە کاگازا جۆڵاش چاودێری سیاسی لە ڕێگای سکایپ و پاشکەمێکی ترێش لەگەڵمان بێت. دکتۆر سامانم کاتت باش، سەرەتا مەوێت لەوە دەست پێ بکەین. کۆمەڵێک هەنگاوی جدی لە ئێستادا ئەبیندێت لە نێو هەم ساحەی عێراقی هەم لە هەرێمی کوردستانیش بە ئاراستەیەوەی کە نزیکبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکان هەبێت بە تایبەتتر نزیکبوونەوە لە نێو ماڵی شیعە بە مەبەستی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و دەرکردنی عێراق لەو چەقبەستووی کە تێی کەوتووە چەقبەست و سیاسیەکەی. بەگشتی دۆخەکە چۆن ئەبینن لە ئێستادا دۆخی عێراق مەبەستمە؟ زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە، ڕێزم هەیە بۆ بینەرانی کورسات و میانە بەڕێزەکەستێک کە هات. طبعا ئەمە دۆخێکی غێر اعتیادیە کە عێراق بەسەریا ڕوە، ئەوە تقریبەن دەمانگ زیاتر تێپەر بوو و مانگیچکە بێ تقریبا نەبێ بۆ یان زەمانگ و حکوومەت ئێشتان پێک نەهاتووە و هۆکارەکانیش بینەرانی بەڕێز هەمووی ئەزانین چییە. بەڵام بۆ چارەسەر بچین بۆ ئەم دۆخە طبعا حرەکەتێکی دیبلۆماسی زۆر گەورە هەیە لە وڵاتانی دەوروخول، لە وڵاتانی کەنداو و ئەمریکا و بەریتانیاش بە تایبەتی لەسەر خەتن بۆ ئەوەی شەڕ نەبێتەوە لە عێراقا وەکو ئەو شەڕەی کە ڕوویدا لە بینی تەیار و ئیتارە. طبعا ئێستا هەوڵەکان بەرەو ئەوە ڕوا ئایا حکوومەت ئەتوا ئەم ئیتاریانە بەم مەجموعەی کە هەن ئەتوانن حکوومەت تەشکیلکەن. دەوری لێرە سونەکان هەیە، کوردەکانیش هەیە، ئایا چۆن ڕازیە بن ئەمانش تەحالوفی خۆیانیان هەبووە. ئەمانە هەمووی لەسەر مێزی گفتوگۆ هەیە. طبعا دوو جار کۆبوونەوەی هەموو لایەنەکان کرا بێ سەدر تقریبا بێ ئەنجام دەرچوو، چونکە هیچ حکوومەتێک ناتوانێت تشکیل کرێت لە عێراقا ئیمڕۆ بێ ئەوەی سەدر حسابی بۆ کرێت لە دەرەوەی پەرلەمان بێ یان لە ناوەی پەرلەمانە. بەڵێ ڕەزامەند بێمە بەسمیان لەسەر هەم ئەو کەسایەتی کە دیاریەکرێت بۆ سەرۆکوەزیران هەم ئەو کابینەی کە پێگێ. بڵێ طبعا بە قەناعەتی من بڕوا ناکەم حکوومەت تشکیل بکرێت نە سەدری تیا بێ و نە حکوومەت یعنی سەرۆکوەزیران لەوانەیە نە سەدری بێ و نە ئیتاریش بێت. طبعا ئەوان رازین لەبەر ئەوەی کە کازمی بمێنێتەوە، کازمی بمێنێتەوە. لێرە دوو کەست هەیە لە ناو ئیتارە کە دژی وەستاونەتەوە، ئەویش مالیکی و لەگەڵ قەیس الخازعەلیە. طبعا ئیمڕۆژ ئەوەشمان بیست کە تهدیدێک هەیە لە هادی العامری و حەیدەر عەبادی کە کشێنەوە لە ئیتار ئەگەر ئەوان نەختێ تەنازول نەکەن لەم قەرارەی کە محەممەد شەیع سودانی شایع سودان بڵێ بۆست یعنی بکرێ بە سەرۆکوەزیران. بەس ئەمڕۆ سودانی لەگەڵ هەندێک لە پەرلەمانتاران کۆبووەوە لە ناو بینای ئەنجومەنی نوێنەران و ڕاوبۆچوونیان ئاڵوگۆڕ کردووە. ئەمەیان چۆن نەبینی دکتۆر؟ ئەوە خۆی تەحرکاتەکە بیستیشمان لەوانەیە هاتووێ بۆ کوردستانیش ئەو تەحرکاتانە ئەکا بۆ ئەوەی بتوانێ دەفعێک بۆ خۆی پیا بکات، بۆ ئەوەی حکوومەتەکەی خۆی بزانێ
چی بکات ئەو حکوومەتە و بەرنامەجێک کە هەیەی خاتە ڕووبووی ئیتمەئنانیەک بابەوان بەڵام قرارەکە بەدەست محەممەد شیع سوودانی نییە و قرارەکەش بەدەست هیچ قیادەیەکی عێراقی شەوە نیە قرارەکە لە دەرەوەیە دەوڵەتە زلهێزەکانی اتفاقەکەن لەسەر ناوێک ئەو ناوە ئەبێ ئەم جارە بە قەراعەتی من ئەگەر لەوانەیەکی عسکەریش ببێت یەکێ بێت دڵی بەڕاستی بتوانێت شت کات لەوانەیە لە ئەو وەلایەکان بە حەجی شعبی بتوانێت تحجیمی بکات یعنی ئەبێ ڕئیس وزرایەکی بەهێزبی ئەم جارە چونکە عێراق بەم شێوەیە ناتوانێت بڕوات کە نەتوانن بەرەو پێشەوە بیبن لەم چەق بەستۆی کە هەیە ئەبێت دەرچێت چونکە میلەتی عێراق ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەڕوا وڵاهی ئەم ینی بۆ نمونە بۆچوونەی بەڕێزت کە بازەواکی کەسایەتێکی سەربازی بێ ئەم جارە سەرۆکوەزیرانی عێراق ئەمە تا ڕادەیەک بۆ من نوێیە گوێ لێمە دکتۆر بەڵە پێچە دکتۆر دەنگ ئێمە نەیگاتێ دەچمە لای کاگازات جۆڵا کاگازادەم کاتت باش ینی دکتۆر سامان ئاماژەی بە کۆمەڵێ خاڵی گرنگ کرد لە ئێستای ساحەی سیاسی عێراق و ئەو جوموجوڵانی کە هەیە بۆ مەبەستی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و دیاریکردنی ئەو کەسایەتی کە دەبێتە سەرۆکوەزیرانی عێراق ینی ئەو ڕایەکەی وایە دکتۆر سامانیانی دەڵێ هەتاوەکو بۆ نمونە ینی گفتوگۆکان لەگەڵ سەدر بە کۆتانێت و وڵاتانی هەرێمایەتی و زلهێزیش بە تایبەت ئەمریکا و بەریتانیا ئۆکەی لەسەر و کەسایەتیە نەدەن کە دەبێتە سەرۆکوەزیران حکوومەت پێک نایە بە گشتی خوێندنەوەتان بۆ ڕەوشێستای عێراق چۆنە؟ سڵاو لە بەڕێست و بینەرانی خۆشەویست و میوانە بەڕێزەکەت لە ڕاستیدا هەموو بەرگاری سیاسی لە عێراقدا لە ڕابردوودا و بە تایبەتیش لە ساڵانەی دواییدا و لە پێکەنانی کابینە یەک لە دوایەکەکانی عێراق بە تایبەت لەوانی ئەخیردا و ئەوەی ئێستاشدا ئەوەی کە ڕۆڵی سەرەکی دەبێت لە عێراقدا عێراقیەکان خۆیانن و لایەنە سیاسیەکانی عێراق خۆیانن بەڵکو ئەوەی کەوا کاریگەری هەیە و ڕۆڵ دەبینێ لەوەدا دوابڕیار لای ئەوانە وڵاتی ئەقلیمیەکان و زلهێزەکانی جیهانن بۆیە هەموو دەقەوسعاتێک هەم کاندیدەکان قابلی گۆڕانکارین و هەم تحالفاتەکان و هەم هەڵوەستەکانیش بۆیە ئەوەی لە عێراقدا دەگوزارێ عێراق بەگشتی بە بۆراقێکی ڕاگوزەری سیاسی و هاوپەیمانەتی ئەمنی و سەربازی داگوزەر دەکات و ئێستا لە دۆخێکی خراپدا زیاتر لە 11 مانگوی هەڵبژاردن ئەمە بێئومێدبوونی خەڵک بە پرۆسی سیاسی لە عێراق و چەقبەستووی پرۆسی سیاسی لە عێراق دەگەینی و دیسان یعنی شەلەلبوونی دامەزراوە دەستوری یاساییەکان لە عێراقدا هەموو ئەمانە هاتوونەتە بەرباس و کەوتوتە ژێر پرسیارەوە لە ڕاستیدا بۆیە ڕەنگە بارودۆخی عێراق لەوە زیاتر تحمل لەکە مزازەفە بکرێ بە گەلانی عێراق و بە بڕیارەکانیان و بە مەسەلەی پێکەنانی حکومەت و بە قۆڵکردنەوەی زیاتری کێشە و ململانەکان لە نێوان لایەنە سیاسەکانی عێراقدا ئەوەی کە جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکانی تر ئەوەیە لە ڕاستیدا ئەم جاریان کێشەکە بۆیە هەندێ ئالۆزە و درێژەی کێشە خودی ناکۆچی و کێشەکە لە نێو ماڵی شیعەیە کە لە عێراقدا شیعە ڕۆڵی سەرەکی دەبینن لە پێکەنانی حکومەت و دەسەڵاتی سیاسی لە عێراقدا لە لای شیعەکانە لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 و بە تایبەت لە دوای 2005 و دەستوری عێراق و پێکەنانی یەکەمین کابینەی حکومەت لە عێراقدا شیعەکان باڵادەستن و ئەوان حکوم دەکەن کاتێک کە شیعەکان لە نێو ماڵی خۆیاندا یەک بوون و زۆربەی لایەنە شیعەکان بە ئاراستەیەک بیان کردوەوە بڕیاریانداوە ڕەنگە گرفتێکی ئۆتۆ نەبوو بێ هیچ کات لە دوای 2005ەوە کورد و سونەکان نەیانتوانیوە بەرپەستێکی وەکو ئەوەی ئەمڕۆ هەیە لە عێراقدا دروست بکەن لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئەوەی کە هەیە ئەم جارەیان واقڵ بتەوە کێشە و لەدبوونی نێوماڵی شیعەیە کێشەکانی نێوماڵی شیعەیە ئەمەش تا ئەمڕۆ بڕی کرد با بڕۆی من لە داهاتوودا چیتر ڕەنگە ئەم بارودۆخە قبولکراون نەبێت نە لەلایەن ئێرانیەکان وان نە لەلایەن وڵاتانی تری ئەقلیمی و ئەمریکاش ئەوەی کە نزیکن لە تیاری سەدری و یان لایەنەکانی تر ئێمە دەزانین ماڵی شیعی ئێستاکە دابش بووە بە دوو بەرەبەرەیەکیان سەر وەلایی پێیان دەگوترێت نزیکن لە ئێران کە لە چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پێک دێ و بەشی زۆری حەشدی شعبی و لایەنەکە تریش سەدرە تیاری سەدریە کە نزیکە لە وڵاتە یەقلیمیەکان و یان بە جۆرێکی تر ڕەنگە دشت بەو شێوازی حکومڕانی ڕابردوو دیکەوە ئێران یان وەلایەکانی ئێران لە بەغدادا حکومڕانیان هەبووە بەڵام ئەم تەجروبەیە سەری نەگرت یان ئەم خواستەی سەدر ئەم هەوڵی سەدر
بەخۆی و بە هاوپەیمانەکانی لەم خولەی پەرلەماندا لە چوارچێوەی ئینقاذی وەتەنی هاوپەیمانی ئینقاذی وەتەنی کە خواستی خۆیان ڕاگەیان بۆ حکوومەتێکی ئەغڵەبیە لا شرقیە ولا غەربیە ئەمە دەرکەوت سەری نەگرت و سەرکەوت بەڵام ئەخر کاگەزات کە تێڕوانینێکی وەها سەر ناگرێت دەبینی و تا دۆخی عراق دەگاتە کەناری نائارامی دەگاتە ئەمە بارودۆخەکەی نازم کاگەزات جۆ لە منە ئێستا جێبلێت بەڵێ ئەلەم ئەگەر ئەم تێڕوانینی کە جەناب داماژەی پێدی لەلایەن هەندێک وڵاتانی هەرێمایەتی و لەلایەن خودی زۆرێک لە ینی لایەنە سیاسەکانی عراق کەمە بەستیان بوو وڵات بەرن بەو ئاراسی کە جەنابەت ینی وێنات کرد کە سەرناگرێ دەبینی دۆخی عراق بەرەو خراپترە ڕاوە خراپتری چاوەڕێیەکرێت باشە ئەگەر وابێت ینی وڵاتانی هەرێمایەتی و هەروەها ئەمریکا و بریتانیا کە لە ناوچەکە بوونیان هەیە ئەمان ناتوانن ینی عراقیەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ لە چوارچەوەی هەم بەرژەوەندی باڵای عراق و هەم بەرژەوەندی ئەو لایەنانەدا کۆبکەنەوە یاخود نەخێرەمەشان ئەستەمە نا من پێم وانە ینی دۆخی عراق بەرەو خراپتر بڕوا من پێم وایە لە ئێستاوە بەرەو باشتر دەڕوا ئێستا هەوڵەکەی بۆ نزیک بوونەوەی لایەنە سیاسەکان هەوڵێکی جدیش هەیە ئەم دەست پێشخەریەی کە لەلایەن ئیتاری تەنسیق لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە بەڵێ و بە بەشداری سونەکان و کوردیش تێدا بۆ لای حەنانە کە دەچن پێم وایە سەدر قبوڵی دەکا و جۆرێک لە نەرمیش دەنوێنێ بەڵام ئەوەی کە هەیە ڕەنگە ئەهەم ئێستا ئیتاری تەنسیقی کێشەی نەبێ لەگەڵ هەڵبژاردنەوەی لەگەڵ هەڵوەشانەوەی پەرلەمان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە و لەگەڵ دەستکاری یاسایی هەڵبژاردننی عراقیش بەڵام ڕەنگە کێشەی ئیتاری تەنسیقی ئەوە بێکەوە مەس ئەو فترەیە چۆن دەبێ حکومەتێک هەبێ حکومەتێکی شەرعی هەبێ حکومەتێکی کامل لەسەڵات هەبێ بۆ ئەوەی بتوانێت هەم بودجە ئیقرارکە کە حکومەت پێویستی بە بودجەیە و پێویستی بەوەیە کە هەڵبژار سەرپەرشتی هەڵبژاردن بکە و پێویستی بەوەیە ئەم حکومەتە پێویستی بە کۆمەڵێک ڕێکارە بتوانێت تاوەکو ئەو فترەیە ڕەنگە ساڵێک ساڵ و نیمخیانەی بۆ ئەمە پێویستی بە حکومەتێکی تازە هەیە ئیتاری تەنسیقی پێیان وایە ئەوان کاندیدیان هەیە بۆ مەسەلە محەممەد شیع سودانی کە لە ڕابردوودا کاندیدی هەموو ئیتاری تەنسیقی بووە ئێستا هەندێک لایەن لەناو ئیتاری تەنسیقی پێیان وایە ئەگەر تەنها گرفتەکە لەسەر ئەوە بێ کاندیدەکە بگۆڕدرێ ئەوە پرۆسی سیاسی لە عێراق و دۆخی سیاسی لە عێراق زۆر گەورەتر و گرینگترە لە کاندیدێک کاندید فڵانکەس بیان فڵانکەس نەبێ بۆیە لەم ڕێگەیەوە ڕەنگە ڕێی جیاواز لە ناو ئیتاری تەنسیقی دروست بوو بێ ئێمە بینیمان ڕێی مالکی و دەوڵەتی یاسا ئەوەیەکەوە هەر محەممەد شیع سودانیا ئەو ڕۆژ کۆبنەوەی کردووە لەگەڵ کۆمەڵەگەندا پەرلەمان و سەردان دەکەوە جوولەکانی دەست پێ کردووە و تاکێدیشیان کردەوە کە تا ئێستا کاندیدیان هەر ئەوەیە بەڵام من پێم وانە ئەمە بڕیاری کۆتایی بێ ڕەنگە ئەم کاندیدە و هەندێک لە بابەتەکانی تریژ لە ئەنجامی دانیشتەکەی حەلانە بۆ ڕانکاریان تێدا بەسەر بێ ئەوەی کە گرینگە لەم بارودۆخەدا سەبارەت بە وەزعی عێراق تۆپەکە لە ساحەی ینی لە گۆڕەپانی شیعەکانی ماڵی شیعەکانە پێم وایە ئێرانیش زیاتر هاتۆتە سەر خەت بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیە بکەوە تەیاری سەدریش خودی سەدر خۆی گەیشتۆتە ئەو بڕوایی کە ئەو هەنگاوانەی لە ڕابردوودا هەنگاوەکانی هەنگاوەکانی هەڵەبوون لە ڕووی سیاسی و لە ڕووی دەستوریشەوە لە ڕووی یاساییەوە هەڵەبوون ئێستا ڕەنگە دەبێ باجی ئەمە بدا ئەمەش بازەکەی بچیە بازەکەی بەوەیە کەوا دەبێ هەندێک نەرمی بنوێنێ ئێستا سەدر لە دانیشتەکان وا پێشبینی دەکرێت کە سەدر داوای ئەوە بکە ئەم حکومەتێکە پێک دێ دەبێ حسەی ئەوانی تێدابێ بە ڕێژەی 73 کورسی کە ئەوان لە ئیستحقاقیان هەبوو لە ڕابردوودا لەگەڵ ئەوەی کە ئێستادا پەرلەمانەکانیان لە وجوددا نماون بەڵام ئەو داوای ئیستحقاقی ڕێژەی دەنجی خۆی دەکا کە بە ڕێژەی 73 کورسی لە 329 کورسەکەدا ئیستحقاقیان هەبێ و پێداگری لەسەرەوە دەکا کاندیدی سەرۆک وەزیران ئەوان دیاری بکەن یان نزیک بێ لەوان یان ئەگەر هیچ ناکازمی بەردەوام بێت دیارە تا ئێستا ئیتاری تەنسیقی هەموو ئەو پیشنهادەی سەدر ڕەت دەکاتەوە بسەبارەت بە خودی کاندید بۆ سەرۆک وەزیران بەڵام پێشم وانە محەممەد شیع سودانی بڕیاری کۆتایی بێ هەر ئەو کاندید بێ و ئەو بتوانێت حکومەت پێک بێنی هەموو ئەوانە قابلی گۆڕانکارین ئێستا کێشەکە لە نێو ماڵی شیعە بەرە و یەکلابوونەوە دەڕوە و ڕێکارەکانی دەستپێکردنەوەی کۆبوونەوەی پەرلەمانیش گیراوەتە بەر لە داهاتوو نزیکدا ڕەنگە لە هەفتەگەیان دە ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەی پەرلەمان بکرێ هەنگاو بە هەنگاو ڕەنگە پرۆسی سیاسی لە عێراقدا بێتەوە سەرکە لە ڕاستەکەی دەست خۆش کاکەسات دکتۆر سامانیانی مەسەلەی کۆبوونەوەی
پەرلەمانی عێراق ینی زۆرێک لە سەرکردە سیاسەکانی عێراق وابەستەیەکن بە تایبەتی بۆ ڕێکەوتنی نێوماڵی شیعە و لایەنە سیاسەکان بەگشتی لە عێراقە و زۆرێکیش لە خەڵکی عێراق و لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکان زۆر ئومێدیان هەڵچنیەوە لەسەر ئەو کۆبوونەوەی کە بڕیارە لە داهاتوویشی نزیکدا لە نێوان هەندێک لە سەرکردە سیاسیەکانی کورد سونە شیعە لەگەڵ موقتەدا سەدر ئەنجام بدرێت لە حەنانە تا چەند ئەو کۆبوونەوە ئەگەر ئەنجام بدرێت بەرهەمدارە بێت و ئاوێگەکا بۆ ئاگری کە ئێستا هەیە و نێوماڵی شیعە تا ڕادەیەک ئەهۆ نەبێتەوە دۆخی سیاسی عێراق دەکەوێتەوە سەر ڕێڕەوڕاستەکەی خۆی. ئەگەر سوالەکە بۆ منە بەڵێ بۆ جەنابتە. بەڵێ طبعاً هەموو گفتوگۆیەک باشە بۆ ئەوەی شەڕ نەبێتەوە جارێکی تر مەسلحەتی هەموو لاکانە بەڵام بە قەناعەتی من ئەو بربەستانەی کە هەیەی سەدر داواکارەکانی سەدر کە نابێ بە هیچ نەوعێک ڕئیس وزەرایە بێت بە تایبەتی محەممەد شیع سوودانی بێت یان هەچ کەسێکی سەدری بێت ئەبێ ئەو موافقەتی لەسەر بکات بۆ ئەوەی ئەو ڕازی بکرێت. ئەم زیارەتەی کە ئەچن بۆی قەناعەتی پێ بکەن بەڵام ئەو داوای کردووە کە هین مێنێتەوە کازمی مێنێتەوە وەکو وتم لەو پێشیش ئیسا لەما دوو ڕێی جیاواز هەیە بە قەناعەتی من ناگەنە هیچ حەلێک و دۆخەکە ئەم جارە وەکو جارانیش نابێ ئەگەر خوا نەخواستە شەڕ بێتەوە ناچنەوە سەر پەرلەمان شەڕەکە شەڕێکی بەقوە دەبێ چکە خلافێکی بەقوەتی شەیە لە بینی قوم و نەجەفیشە یعنی مرجعێتی نەجەف دوای ئەوەی کە حائری داوای کرد لە مرجعێتی جەماعەتی سەدر کە وەلا بەرن بەرە و خامنەئی ئەمە نابێت ئەمە بڵێ لەبەر ئەوە هەوڵێکی زۆر هەیە کە بتوانن حەلێکی ناوڕاست بدۆزنەوە حەلی ناوڕاستیە ئەو حەلە ئەگەر ڕاستی لە ئێستا بۆ ئێستای عێراق چیە ئاخر حەلەکە ئەوەیە کە ئیطار واز لە شیع سوودانی بێنێ بەڵێ ئەبێ واز لەوە بێنن سەرۆکوەزیرانێ بێ هەردوو ڕازی بن لەسەری وەکو زۆر کەس هەیە ئەڵێ ئەعرەجی مەسەلەن هەیە حەیدەر عەبادی هەیە ئەوانەیە کە حەیدەر عەبادی مەسەلەن پارتی ڕازی نییە ئەبێ هەموو لاکان تەنازولات بن بۆ ئەوەی ئەگەر بیانێ مەسلحەتی عێراق بن بۆ ئەوەی حکوومەتەکە تشکیل کرێت چکە و حکوومەتەکە چی تشکیلەکرێت ئەگەر حکوومەتێ تشکیل کرێت بۆ ساڵێکە ساڵ و نیوێکە پەرلەمانێ بێ دانیشێت و هەروە ئەگەر ناتوانێت حکوومەتیش تشکیل نەکرێ ئەگەر سەرۆک کۆمار هەڵنەبژێرێت چکە بربەستی پێش ئەوەش بربەستی سەرۆک کۆمار هەیە کوردیش ئەبێ ڕێبکەوێ سەرۆک کۆمارێک کە هەڵبژێرێت کە هەردوو لە ئیتیفاقکە و کوردەکانی کەش لە ناو پەرلەمانە حیزبەکانی کەش پشتگیری بکەن. دکتۆر سامان بەپێی ئەو جوڵە و هەنگاوانی کە لارێمی کوردستانی شێ بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتی پێ دوایە تا ڕادەیەک ینی کوردی شتوانیوێتی ئەو بەڵایە لە کۆڵ خۆی بکاتەوە کە پێشتر بۆ تاوانبارەکرا کورد هۆکارە بۆ پێکنێنانی حکوومەتی عێراق ڕێکەوتنێکە بێ لە نێوان کوردەکان بۆ مەبەستە ئەوەی کە ئیبیسین لە هەردوو حیزبەکەوە لە ملاولۆلا کە هەردووکیان هەنگاوی باش چوونەتە پێشەوە نۆکو هەر لەسەر مەسلەی سەرۆک کۆمار لەسەر مەسەلە نەتەوەیەکانیش خۆی ئەوە گرنگترە لای من وەک لەسەر مەسلەی پۆستی سەرۆک کۆمار مەسلەی نەتەوەیەکان کە داوا کرێ بە وەرەقەیەکی استراتیجی بچنە پێشەوە من داوام کردو لەو پێ ئەوە ئێستاش داواکەمەوە ئێوە ئەم دوو حیزبە سەرێکەی کوردستان یەکێتی و پارتی تکاتان لێکم لەبەر بەرژەوەندی میلەت نا چکە میلەت هیلاک بوو ئەمەی داوا کرد یەک بن بەڵام لەبەر بەرژەوەندی حیزبی خۆتان یەک بگرنەوە میلەتەکەش کە ئێوە یەکتان گرتەوە میلەتەکەش شتێکی باشی بەرەکەوێت ئیسراحەت دەکا و پاڵپشتان نەبێت لەبەر ئەوە ئەگەر ئێمە ئەم هەنگاوانە بە هەنگاوی ئیجابی لە ناو ماڵی کووردا بێ دەستخۆشیان لێکن لە پێشەوە بەڵام هیوادارین هەنگاوەکان لەژێر زەختان نەبێت کە نەتوانن بچنە پێشەوە ئەوەش زەرێکی گەورە ئایا لە ماڵی کورد ینی بەڕای جەنابە دکتۆر سامان فشار هەیە لە دەرەوە و هەروەها لە لایەن وڵاتانی هەرێمایەتیەوە بۆ سەر کورد سونە شیعە بە ئاراستەوەی کە دۆخی عێراقی ورکەنەوە بەڵام من وتم جوڵەیەکی
نەوەکو هەر ناوخۆ هەیە جوڵەیەکی دەوڵەتەکانی دەوروخلی هەیە ناو دەوڵەتیش هەیە کە ئەم وەزعانە بەم شێوەیە ناڕات و ئەمریکاش هاتۆتەوە سەرخەت. ئەمریکا طبعا ئەولەویاتی ئیسا شەڕی ئۆکرانیایە، مەسلەی اقتصادی ناوخۆیە، مەسلەی تایوانە، مەسلەی ئابووری بەرامبەر سینە و رووسیا جەبهەیەکیان دروست کردووە لەگەڵ هێند. ئەمانە هەمووی ئەولەویاتی ترە بۆ، بەڵام ئەوەی کە من ئەزانم ئەمریکا بە هیچ نوعێ دەست لە عێراق هەڵ ناگرێ 100 تەسلیمی کا زروف وای لێ کرد کە ئەمریکا بکشێتەوە چکە ئەولەویاتەکانی گۆڕا. بایدن خۆی مەسئولی مەلەفی عێراق بۆ 8 ساڵ کە نائیبی ڕئیسی جەمهوری بوو هینی ئەمریکا. لەبەر ئەوە بە قەناعەتی من ئەمریکا دەست ناکێشێتەوە لە عێراق. دکتۆر سامان زۆر کەس ئەمانە بە گۆڕانی ئەولەویەت نابینن لە ئەمریکا، بە ئەمە بە هەڵی استراتیژی ئەمریکا بینن، بە تایبەتی لە عێراق وەندێ جار لە سووریاش. بەڵێ ڕاستەکەی خۆی ئەم هەڵانە طبعا نەتیجەی ئەو ئەولەویاتە بوو کە گۆڕا وای لێکردن و نەتیجەی زیارەتەکەی بایدنیش بۆ ناوچەکە کە هات کە کۆ بۆ لە ئیسرائیلیش کۆبووە، لە سعودیش کۆبووە. ئەمە متمانەیەکی یا بە خەڵکی ناوچەکە کە ئەمریکا بەجێتان ناڵێ، ئەمریکا لەگەڵتان نابێت و پشتگیریتان نەکات. وطبعا ئەم پشتگیریش و ئەم تەقاربەی تەطبیعەش هەیە، ئەوەش دەورێکی بەقووەتە چونکە ئیسرائیل پشتگیری ئەو دەوڵەتانەژەکە کە تەطبیعی لەگەڵا کردووەکو و هاوپەیمانیەک. ئەمە ئەم هەموو جوڵانە هەمووی تەسیری هەیە و ئێرانیش مەسلەی فعالی نەوەوی هەیە لێرە، چەند نزیک بنەوە ئێستا دوورن و ئەوەش طبعا کە ئەوان چەند دوور بن ئێران لێرە بە جوڵەی زۆرترێ بێت و ئەمریکا زەختی زۆرترێ بێت. لەوەش مهمتری ئەوەیە کە ئیمڕۆ عێراق چۆنانە ئەفغانستان لە ڕووی استراتیژی نەوتیەوە هیچ پێگەیەکی نییە نەودەوڵەتی، بەڵام عێراق هەیەی ڕۆژی تقریبا 4 میلیۆن بەرمیل ئەنێرێتە دەرەوە. ئەگەر شەڕێ ببێت و ئەمە بوەستێت گەورەترین زەرەرە لە اقتصادی عالەمی نەوت ئەرفێت. لەبەر ئەوە ئەبێ نێڵن ئەم شەڕە ببێت لەبەر مەساڵحی خۆیان. ئۆروپاش خۆ دەزانی چەند پێویستی بە وزە هەیە، ئەمریکا پێویستی بە وزەیە دەوری 380 بەرمیل ڕۆژانە لە عێراق ئەکرێت. لەبەر ئەوە ئەم دەوڵەتانە هەمووی ئەبێ هەوڵیان کە شەڕێکی کە نەبێ. ئەوە شەڕێکی لە بینی ئەرمینیا و لەولاوەش دروست بووە. بەڵێ ئازەربایجان دروست بووە لە باتی ئەوەی شەڕەکان دەستی بەسەرا بگرن زیاتر تەشەناکە. لەبەر نایەنەوە عێراقیش شەڕێکی تیا بێت. ئەم شەڕێ عێراق زۆر خەتەرە، لەبەر ئەوە منتیقەکە دۆستەکانیەتی و حەلیفەکانیەتی و لەوانەشە خەتەکانی سووریا و لوبنانیشی بچێتە سەر. لەبەر ئەوە هەموو هەوڵیان کە ئارامی هەبێت، بەڵام ئارامێکەش ئەوەیە ئەگەر عێراقیەکان خۆیان بیانەوێ ئەمە ببێت. طبعا منیش وەکو وتم لە پێشەوە قەرارەکە قەراری عێراقی نیە، قەراری دەرەوەیە. ئەبێ هەموو هەنگاوێ بچێتە دواوە بۆ ئەوەی ئەم کۆبوونەوانەی کە ئەکرێت بەرەو سەرکەوت بڕوات. زۆر باشە دکتۆر سامان، دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت کاگازا جۆڵایانی. دکتۆر سامان ئاماژی بە کۆمەڵێ فاکتەری بەهێز کرد کە لە عێراقا بوونی هەیە و ینی ئەتوانین بڵین ئەمانە وەکو پاڵپشتیەکیشە بۆ مانەوەی عێراق بە بەهێزی و بە یەکگرتووی و کە حکوومەتێکی هەیە بتوانێت ینی باڵ بکێشێت بەسەر هەموو جونگە ئەساسیەکانە لە وڵاتە. و ئەم هۆکارانە وای کردووە کە هەمیشە عێراق وەلایەنە سیاسەکانی عێراق بە کورد و سونە و شیعە و بە خودی نێوماڵیشی عەشەوە وا بکات هەمیشە لە دەوری گفتوگۆ و مێزی گفتوگۆ خڕ ببنەوە و بەرژەوەندی باڵای عێراقیەکان ئەنجا بەرژەوەندی باڵای دۆستەکانیان و هەرێمایەتی و نێودەوڵەتی لە بەرچاو بگرن. کەواتە عێراق یعنی فاکتەری بەهێزی هەیە بۆی کە پارێزراو بێت و دۆخەکەی بەرەو جێگیری و سەقامژیری بچێت. ئەتوانین بڵین لە داهاتووشی نزیکدا ئەم دۆستانی عێراق یاخود ئەم کەسانەی یا وڵاتانی کە بەرژەوەندی باڵایان هەیە لە وڵاتەیە عێراق هێننەوە سەر ڕاستەڕێیەکی خۆی بە بێوەی عێراقیەکانیش ڕۆڵی گرنگجانە بێتیە؟
وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی ناتوان بەرژەوەندەکانی خۆیان بەبێ عێراقیەکان بپارێزن دیارە لە ڕێگەی هێزولایەنە سیاسەکان و دامەزراوە فەرمیەکانی عێراقەوە دەتوانن بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن کاتێک ئەم بەرژەوەندیان پارێزراو دەبێت ئەگەر عێراق وەکو دامەزراوە ئاران بێ سەقامگیری سیاسی و ئیداری سەربازی ئەمنی هەموو ئەوانە لە عێراقدا بوون هەبێ اینجا بەرژەوەندی ئابوورەکان پارێزراو دەبن لە هیچ شوێنێکی دنیادا بەرژەوەندی ئابووری پارێزراو نابێ ئەگەر ئاسایشی سەربازی و ئەمنی لەو وڵاتەدا پارێزراو نەبێ بۆیە ئەگەر سیر بکەی ئەمریکا و ئێران کە دوو وڵاتی دەرەکی عێراقن زۆر دژبەیەکن و ئەجندای دژبەیەکیان هەیە لە ناوچەکەدا و هەردووچیان کاریگەریان زۆرە بەسەر عێراقدا ئەگەر سیر بکەین لە ئێستادا دەبینین هەردووچیان سەبارەت بە بارودۆخی عێراق نەرمی دەمێنن و ئەوانیش هۆکارن بۆ ئەوەی ئەم نزیکبوونەوەی ئێستا هەیە لە داهاتووشدا ئەگەر نزیکبوونەوە ڕێکەوتنێکە بێ دیسان کاریگەری ئێران و ئەمریکا وڵاتانی تری ناوچەکەش بەسەریانەوەدا هەیە چونکە وەکو پێشترش گوتم ئەوەی کە لە عێراقدا خاوەن بڕیار نییە ئەوەی عێراقیەکان خۆیانن لە دەرەوە کاریگەریەکان زیاترن هەژمون و کاریگەریەکانی دەرەوەی عێراق لە عێراقیەکان لە خودی عێراقیەکان زیاترن بۆیە بەرژەوەندی ئەمریکا و بەرژەوەندی ئێران لە ئێستادا ئەوە نییە عێراق لەمە ئاڵۆستر بێت بە پێچەوانەوە پێیان وایە دەبێ سەقامگیری لە عێراقدا بگەڕێتەوە بۆ ئەوی بەرژەوەندی هەردوولا پارێزراوتر بێت ئێران لەگەڵ ئەمریکا ڕبتی قەزیەی عێراق بارودۆخی تریشەوە دەکەن سیدکە ئەمریکا ڕەنگە زۆر شت لە ئێران ببورێ سەبارەت بە عێراق لە پێناوی مەسەلەی ئەتۆمی و ئێرانیش بە هەمان شێوە بۆیە مەسەلەکان یعنی هەر تەنها خودی عێراق نییە بەرژەوەندەکان ئەولاتریشن ئەمریکا هەڵویستی گۆڕاوە پێم وایە ئەمریکا وەکو دکتۆریش باسی کرد بەڵێ ناگە ئێرە چۆڵ ناکە هەمیشە دەمینێتەوە بەڵام چۆن وجودی ئەمریکا و ئەجندای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەزری تێدا بووە ئەمە بۆ عێراقش ڕاستە تۆ ئەگەر سەیری ئاخر سەردانی جۆ بایدن بکەیت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت کۆبوونەوەی لووتکەی سعودیا لەوێدا زۆر بە ڕۆژکاوانە باسی لەوە کرد گوتی ئێمە ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێناهێڵین بۆ رووسیا و سین و بە وڵاتانی تر ئێمە دەمینێنەوە و بەهێزتریش دێنەوە مەدانەکە ئەمە بۆ خۆی دانانە بەوەی کە لە ڕابردوودا هەڵەیەکی استراتیژیان کردووە هەم لە عێراق و هەم لە سووریا بەفعلیش وا بوو ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا کەتە مەترسی و بارودۆخەکەش ئاڵۆستر بوو بۆیە لە ئێستادا گەڕانەوەی ئەمریکا بۆ ناوچەکە هەست دەکرێت بەهێزترە و پلان و استراتیژیشیان هەیە بۆ بەهێزتر لە عێراقدا بمێنەوە بەڵام جیاوازیەکە ئەو جارەی سیاسەتی ئەمریکا لەگەڵ ڕابردوودا چۆنە ئەمریکا بۆ خۆی باش دەزانێت لە عێراقدا ئێران کاریگەری زۆرە بۆیە ئەمریکا لە ئێستادا لەگەڵ ئەم تەفاوزە و هەوڵی لە عێراقدا دەگوزارێ لەگەڵ ئێران جۆرێک لە لیک و جۆرێک لە تێگەیشتنی ناڕاستە خۆیان هەیە لەسەر دۆخی عێراق چونکە سەقامگیری عێراق بۆ هەردوو لایەن قازانجە لە بەرژەوەندیاندایە هەردوولایەن هەوڵی ئەوە دان کە جۆرێک لە سەقامگیری و ئاسایش و ئێستقرار بگەڕێنەوە عێراق ئەمەش دیسان لە بەرژەوەندی عێراقیەکانە ئەوەی لە ڕاستیدا مایە ئێستاکە بۆ ئەو کێشەکە دوو لایەنی لە خۆی گرتێ ماڵی شیعە یەکێکیان ئەوەیە مەسلەی مەرجعیەت و بڕیاری مەذهبی و ئاینیەکە مەسەلە ڕوحانیەکە کە لە ئێستادا سەدر زۆر بەچڕی کار بۆ ئەمە دەکا هەر وەکو ئەوەی کە مەسلەی ئەوەی مەرجعیەتی سەدریەکان بۆ خەمانایی بێ یان سەدر کە خۆی حەز دەکا ئەمە بابەتێکە و بابەتی تریش ئەوەی دەسەڵاتی ئێستای عێراق لە داهاتوودا چۆن بێت سەدر لەوەیاندا سەرکەوتوو نەبوو نازانم لە بابەتی مەذهبی و ڕوحیەکە چەند سەرکەوتوو دەبێ بەڵام لە مەسەلەی پەرلەمان و پرۆسەی سیاسی و حکمڕانی لە عێراقدا لە ڕاستیدا سەرکەوتوو نەبوو خۆی و هاوپەیمانەکانیشی فەشەل لەنهێنا بۆیە ئەگەر سیر بکە ئێستا هەر هاوپەیمانێتەکەش نەماوە ئەوەی کە پێیان دەگوت ئینقاز الوەتەنی ئێستا نەماوە پارچە پارچە بووە بۆیە ئێستا عێراق بەرەو جۆرێکی دەڕوە من پێم وایە نییە پرۆسەی سیاسی لە عێراق کێشەی زیاتری تێبکەوێ زیاتر ئالۆزی بەردەوامی بێ لەسەر کاندیدی سەرۆک کۆمار کاندیدی عفو سەرۆک وەزیران زۆر ئاساییە ئەگەر محەممەد شیع سودانی بگۆڕێ منیش دەڵێم عێراق ڕەنگە ئیستقرار نەبێ حکوومەتەکە ئەگەر بۆ ساڵێک ساڵ و نیوە چش بێ ڕەنگە حکوومەتەکە سەرکەوتوو نەبێ نەتانی ئەو مەهامانەی کە پێی دەستێرن
بۆ ئەو ماوەی ساڵ و ساڵ و نیوەکە ناتوانێت ئەوش جێبەجێکە ئەگەر سەرۆکی حکوومەتەکەیان حکوومەتەکە بە جۆرەکان ڕزامەندی سەدرریەکانی لەسەر نەبێ بۆ ئەمەش پێویستە ئێتاری تەنسیقی نەرمی بنوێنێ بە کەسێک کەوا هەموو لایەک لەسەر ڕازی بن ڕەنگە بۆ مەسلەی کاندیدی سەرۆکوەزیران کورد و سونەکان تا ئێستا هیچ لێدوانێکیان نەبووە بە فەرمی کەسیان ڕەت نەکردوێتەوە ڕەنگە گرفتێکی گەورە نەبێ لای سوندەکان و کوردەکان چونکە لە ئەسڵدا ئەمە ئستحقاقی شیعەکانە خۆیان بە کێشەی نێوماڵی شیعە شێبینن بەڵێ بەڵێ ئەمە ڕاستە بەڵام من پێم وایە ڕەنگە مەسلەی کاندید لە کۆتاییدا نەبێتە کێشەیەک چونکە لەناو خودی ئیتاری تەنسیقیش ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە ناکرێت پرۆسی سیاسی لە عێراقدا بە قوربانی کاندیدێک بکرێ فلانە کەس بیان فلانە کەس نەبێت بەڵام ناڕاستەوخۆ سەدر زۆر پێداگری لە سەمانەوەی کازمی دەکا بەڵام من پێم وایە ئەو تەجروبەی ئەو فترەیە کە سەدرریەکان هێرش و پەلامانیان کە دەستە پەرلەمان و ناوچەی سەوز کە ئەمەش بە هاوکاری و هەماهەنگی کازمی حکوومەتەکەی بەڵێ کە ئەو سەرۆکی هێزی چەکدارەکانە ڕێگای پێدان و ڕێگای بۆ خۆشکردن بۆیە ئەمە لەلایەن ئیتاری تەنسیقیەوە ئابەدەن قبول ناکرێت بە هیچ شێوەیەک بە بڕوای من کازمی چەند سیمانەوەی لە حکوومەت نەماوە بەڵام دەکرێت محەممەد شیع سوودانی نەبێ کەسێکی تر بێ بۆ ئەوەی سەدرریەکانیش ڕازی بن بەڵام ئەوەی کە هەیە ئێستا سەدرریەکان ئەوە خۆی دانانە بەوەی بە هەڵی سیاسی ئێستا ئەوان لە پەرلەمان کشانەتەوە بەڵام لە هەمان کاتدا لە تەفاوز داوای ئیستحقاقی حکوومەت بەقەت 73 کورسی دەکەن و گرنتی ئەویان دەوێت کە پەرلەمان دەبێ هەڵوەشێتەوە و لە ماوەی دیاریکراوی زوودا هەڵبژاردن بکرێت ڕەنگە لە مەسلەی خلاف لەسەر مەسلەی یاسای هەڵبژاردنیش سال دروست بێت چونکە ئەم یاسای ئێستای عێراق هەر کاتی خۆی کە لە 2021 لە دەی 2021 کام یاسای هەڵبژاردنەکەی پێنجامدرا هەر بۆ خۆی بە پێی یاسا بۆ جارێک بوو هەموار بکرێتەوە دەبێت هەموار بکرێتەوە لە هەموارەکەدا ڕەنگە کێشە دروست بێت چونکە یا هەمواری یاسای هەڵبژاردن حتمەن دەبێت لە پەرلەمان بکرێت لە پەرلەمان یاسا بەپێی پرۆژە و بەپێی لێژنە و دواترش بەپێی دەنگدانی کولی لە پەرلەمان تێدا پەڕێنرێ و شەرعێتی یاسایی وەردەگرێت لەوێتە سەدرریەکان بوونیان نییە بۆیە لەوێشدا دیسان لە مەسلەی یاسای هەڵبژاردن ڕەنگە سەدرریەکان گرفت دروستکەنەوە یان زەمانەتێک وەربگرن لە مەسلەی یاسای هەڵبژاردنەکە چونکە لەبیرت نەچێ ئەم معادلەی لە عێراقدا کە گۆڕا ئەمە یاسای ئەم جارەی هەڵبژاردن بوو معادلەکەی گۆڕی کەواتە هەر ڕەوشێکی ئارام لە داهاتووە بێتە ئاراوە ینی دوورمەودا نابێ ینی کورتمەودایەوە من پێم وایە پێویستە بەڕێکەوتن و ڕێکەوتەکانش هەموو کاتین و بۆ فترەیەکی زەمەنی معەنە بۆ پرۆسەیەکی دیاریکراوە لەبەر ئەوەی هەم مەسلەی ڕێکەوتن و هەم مەسلەی ناڕێکەوتن لە عێراقدا مستەقر نییە یعنی ثابت نییە و درێژخایەن نییە هەموو کاتین بەڵام وڵاتانی ئەقلیمی دەور دەبینن و عێراقیەکانیش لازمە خۆیان هەم ئیتاری تەنسیقی و هەم سەدرریەکانیش تێبگەن نە کۆمەڵگای نێودەوڵەتی و وڵاتانی ئەقلیمی و نە عێراقیەکان خودی عێراقیەکانیش خۆیان و دامەزراوە فەرمیەکانی عێراقیش تحملی ئەوە ناکە زیاتر عێراق بەبێ حکومەتی بەم شێوەیە بەڕێوە بچێ بۆیە دەبی هەم خودی سەدر و هەم خودی ئیتاری تەنسیقی لەم مەترسیە بگەن بۆ ئەوەی لە زووتر کات ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێ بگەن نەڕێکەوتن بۆ ئەوەی ببێتە بەردەبازێک بۆ گواستنەوەی ئەم بارودۆخی عێراق لەم قۆناغە بۆ قۆناغێکی سەقامگیرتر و دەستوری تر. بەڵێ دەست خۆشکاک دکتۆر سامانیانی بۆ نمونە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوو چلەی ئیمام حوسێن هەبوو لە عێراقا یعنی بینیمان ڕێژێکی زۆر لە ئەهلی شیعە و هەروەها ئەوانەی کە پەیڕەوانی شیعەگەران لە جیهاندا ڕویان کردە عێراق زیاد لە 5 ملیۆن بیانی کە شیعە بوون هاتنە عێراقەوە وەروە شیعەکانی عێراقیش خۆیان زیاد لە 15 ملیۆن کەس کۆبووبوونەوە لەو ناوچانەی کە یادەکەی تێدا کرایەوە ئەمە بووە هۆکارێک بۆی تا ڕادەیەک ینی ئیلهامی هێورکردنەوەی ڕەوشی عێراق بدا بە ماڵی شیعەکان و تا ڕادەیەک سەرکردەی شیعەکان دڵخۆش بوون بەم دۆخی کە هاتە ئاراوە ینی بە تایبەتی ئەتوانین بڵین مەزهەبگەرایی شیعە تا چەندە ئەتوانێت کاریگەر بێ بەسەر ئەوەی کە نێوماڵی شیعە ڕێکخاتەوە و لێشەوە ئەمە گشتگیر کا بۆ هەموو عێراق بۆی کە دۆخەکە بەرەو ئارامی بەرێتەوە. طبعا ئەوە ئارامەکە زۆر ئەمە احتیرامە بۆ چلەی ئیمام حوسێن بوو
چکان کەسیان نانتوانی هیچ شتێ بکەن لەبەر ئەو چلەیە چکە شیعە هەمووی دژیە بوو نۆکو هەر مەسەلەکە شیعە هەمووی هەڵەسا دژی ئەو جهتەی ئەگەر شتێکی غەڵەتی بکردایە. طبعا من ئەم ئارامیەوە ئەگەر هاتوو نەکەون وەکو چۆنەڵی ئارامی پێش گەردەلوولەکەیە لەوانەیە ئەگەر نەهاتن ڕێکەوتنیک شەڕێکی بەهێز ڕووبا لە عێراقا ئەو شەڕەش نەتیجەکەشی ئەوەیە کە ئەم دوولایەنە هەردووکیان دەستیان بەسەر هاگیرێت و عێراقیش بە ڕەوتێکی کا ڕات جگەل لەو ڕەوتەی کە هەیە ئێستا. بەڵام یەکشت هەیە ئەمێ سەرنجتان ڕێکێشم 28 مانگ محکەمەی ئیتیحادی لەسەر مەسەلەی گەڕانەوەی ئەندامەکانی سەدر بۆ پەرلەمان ئایا دەرچوونیان یاسایە یان نایاساییە لەسەر ئەو مۆزوعە گفتوگۆ ئەکرێ مادەی 49 دەستور بەڵێ مادەی 49 دەستور ئەڵێت لابردن یان ئیستیقالە یان ئەمانە بەبێ یاسا ڕێکخرێتەوە. لە یاسای پەرلەمانیش کە یاسای دەرکردووە لە یاسای سیانزەی لە 2010 لە فەسلی سێهەمە لە بەرگەی 12 هەش خاڵی خستۆتە ڕوو چۆن ئەندامی پەرلەمان لە پەرلەمانتاریەکەوێ یەکێک مردنە یەکێک ئیستیقالەیە ئەوی تریژەوەیە کە منسەبێکی بەرزتری بەنیە یان غیابێکی سولسی دانیشتەکانی پەرلەمان ئامادە نەبێت و بە دەنگانە بێت. طبعا کەیتە سەر خاڵی دووەم کاڵە ئەلیستیقالە هیچ ئالەتێکی دانەناوە یعنی ناڵێ ئەبێ ئەم ئەگەر بڵێ هەر نووسیوێت ئیستیقالە ئەمە بە کۆمەڵ بوو ئەمە یەکەیەکە نەچوونە دەست بەردەمی سەرۆکی پەرلەمان و هینەکەی بنێ هەمووی کۆکرایەوە وەکوی لیستێک تەقدیم کرا ئەوی شەر تەوقیعی کرد هەمیانی قبول کرد بێ ئەوەش ئەمە خۆی لە خۆیان ئەمە وەکو مادەی 1960 نییە یاسای 1960 کە مۆزەفێکی احتیادی استیقالە بکات و قبولی بکەم وەزیرەکان مدیرەکە ئەمە ئەندامی پەرلەمانە میلەت هەڵی بژاردووە لەبەر ئەوە ئەبێ ئەم دەنگانە بچێتەوە ناو پەرلەمان دەنگی لەسەر بات ئەوەش بخەیتە ئەو لاوە بڵێ ئەوش بخەیتە ئەو لاوە سەرۆکایەتەکە حاکم زاملی ئەندامی سێ سەرۆکایەتەکەیە خۆی لە قانونە ئەڵێ ئەبێ ئەگەر ڕێچێک لەمانە ئیستیقالە بکە ئەبێ دەنگی لەسەر بێریە ئەوە هەمووی مخالفی دەستورە. ئەگەر هاتوو محکەمەی ئیتیحادی ئەم جارە دەنگیە کە ئەمانە بگەڕێنەوە ئەوە مشکلەکە هەمووی حەلە بێت چۆن نەبێت حەلەکەش ئەمانە بگەڕێنەوە ئەگەر سەدر وە لەو سەدر وتێتی منیش ناگەڕێمەوە بەڵام نەفرۆز گەڕانەوە بەڵێ بەڵام بڵین بە قرارەکەی خۆیان بچێت و بگەڕێتەوە کۆ ئەبێتەوە پەرلەمان کۆ ئەبێتەوە سەودە کەسەکان هەیە کە داوا بکەن بە پێی یاسا ئەوەش مادەی مادەی 64 دەستور برگەی یەک ئەڵێ دوو ڕێگای داناوە بۆ پەرلەمان هەڵۆشێتەوە یەکەم ئەوەیە سەودە پەرلەمان واژوو کۆ بکەنەوە و دوای ئەوە دەنگی پێبرێ لە ناو هۆڵی پەرلەمانە بە 51 زائیدێک کە کاتە 165 ئەوەش ئەتوانن کۆکەنەوە لەگەڵ حولەفایەکانە پەرلەمان هەڵەوەشێتەوە کە پەرلەمان هەڵوەشایەوە ئەم حکوومەتە ئیستمرارەکە بەم یاسایەژە بێتەوە انتخابات و حکوومەتەکەش بەڵام عێراق بێبوجە ئەمێنێتەوە عێراق بێ حکوومەتێکی وەکوم حکوومەتە لاواز ئەمێنێتەوە حکوومەتێکی گەندەڵە دکتۆر سامان پێدوانیە کە ئەگەڕێنەوە خاڵی سەرەتا بڵێ بەڵام انتخابات دەکرێتەوە ئەم جارە انتخاباتەکە بە قەناعەتی من ڕقەمەکانە گۆڕێت ڕقەمەکان لە عێراقا ئەگۆڕێت بە تایبەتی لەوانەیە لە کوردستان زائد ناقسێ ببێت بگۆڕێت لێرەش بەڵام بەنسبەت سەدرەکانەوە لەگەڵ ئیتارە زۆرە گۆڕێ بەڕێی من چکە تشرینەکانیش لەگەڵیان نابن ئەم جارە یعنی تشرینەکان لەگەڵ سەدرەکان کەمتر بەڵێ ئەوانیش چکە ئەم مستەقلانەی کە هەڵیان بژاردن بەداخەوە دەرکەوت مستەقلی نین ئەمانە جەماعەتێکن دەرکەوت لە دوای ئەوەی خۆیان نیوایان چوون بۆ لای ئیتار و قسمێکیشان هاتنە لای سەدر و چەند کەسێک خۆی پاراست بوو لەو مۆزوعە ئەمەش خۆی لە خۆیان
خەتەری گەورە هەیە سەی بیستی عێراقیەکان دەنگیان نابوو بە انتخاباتە تۆ ئەگەر سەدرەکانی لێ دەرکە یعنی تۆ یعنی ئێستا پەرلەمانێکت هەیە بە سەی 12 حکمی سەی هێشتا هەشتی عێراق بکە ئەمە قبول ناکرێت ئەمە ڕاز نییت دکتۆر زۆر بەر ئەوە ئەبێ ئەمێ ئەم قسەی کۆتایی دووەکو دوا سەرنج زۆر بگرم ینی بۆ ئەو دۆخی کە لە داهاتوە لە عێراق دێتە ئاراوە بەڵام بە کورتی سوپاس دەکەم واللهی دۆخەکە وەکو وتم ئەگەر هاتوو لایەنەکان هەنگاوە چوونە دواوە هەموو لایەکان نەرمێکیان نوان بەرامبەر یەک ئەتوانن بەرەو پێشەوە بیبن ئەوە تاکە چارەسەرە کە بتوانن حکوومەتی تشکیل کرێ بۆ ساڵێک ساڵونیەک بوجە تێپەڕێنن بەڵام ئەم پەرلەمانە ئەبێ کۆ بێتەوە ئەم پەرلەمانە بێ قەراری لەسەر بێ ئەگەر ئەوە نەبێت و بە دڵی هەموو لاکان نەبێت بە تایبەتی سەدر لەناو پەرلەمانە بێت لە دەرەوە جادە لەگەڵایەتی کە جادەش خۆی میلەت مەزدەری هەموو سوڵتاتە لە هەموو عالەما لەبەرەوە میلەت ڕازیکردنی میلەت زۆر گرنگە لەبەرەوە جادە لەگەڵایەتی اینجا ئەگەر هاتوو ئەمە نەبرێتە پێشەوە شەڕێگە بێ ئەو شەڕەش شەڕێکی ئاسان نابێ دژوارە بێت ئەو سەری دیار نابێ نەتیجەکەشی دیار نابێ دەستە خۆش بە دکتۆر سامانژیان بەڵێ کاگازات جۆڵا دوا سەرنجی خۆت بەڵام کەمتر لە یەخولێک سوپاس دەکەم من پێم وایە ئیتاری تەنسیقیش و هەم سەدرەکانیش گەیشتونێتە باوەڕێکەوە دۆخی عێراق لەوە زیاتر هەڵناگرێ ئەبێ نەرمی بنوێنن و زایدە کەفشاری نێودەوڵەتی و اقلیمیشیان لەسەرە سەدرەکان تێگەیشتن کە لە ڕووی سیاسی و یاسایی و دەستوریەوە هەڵەیان کردووە ئەو چکاوی ئێستا سەدرەکان داوای دەکەن بە هەڕۆشانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر هەفتە سێ ئەندام پەرلەمانەکەی لە ناو پەرلەمانما باید هەر خۆی بەبێ منەت و بەبێ هیچ موافقەی ئیتاری تەنسیقی ویلایەنەکانی تریش بۆ خۆی بە ١٠٠ ئەندام پەرلەمانەکە دەیتوانی ئەوە بکە بە ١٠٠ دەیتوانی یعنی ئەوە هیچ کێشەی ئێستا ئەوە کردیت یەک لە مەرجەکان و کەواتە سەدر ینی ئێستا زانێ گەیشتە و قەناتێکە لە ڕووی دەستوری و لە ڕووی سیاسیەوە هەڵی کردووە تەنانەت دۆستەکان و حلەفاکانیشی دەزانن و ئیتاری تەنسیقیش بە هەما شێوە لەوە گەیشتون لەبەرەوەی سەدر دەتوانانی شەقام بجوولێنێ بۆیە ئاسان نییە حکوومەت هەر حکوومەتێک بێ ناتوانانی سەقامژیری بەردەوامی بکات لە عێراق و بەغدادا بۆیە ئەوانیش دەبین نەرمی بنوێن و بەبێ ڕەزامەندی سەدر ناتوانن حکوومەتێک ئەگەر کاتیش بێ حکوومەتێک دروست بکەن بۆیە هەردوو لایەن دەبین نەرمی بنوێنن من پێم وایە ئەم جاریان ڕەنگە بارودۆخەکە بەرەوەوە دەچێت من بۆ خۆم گەشتبینم بەوەی کەەوە لە ئەنجامی ئەم دانیشتنە و دواتر و هەوڵی زیاتر لە ماوەی ئەم دەڕۆژ تا 2 هەفتەی داهاتوو بارودۆخەکان بە ئاڕاستی سەقامژێری زیاتر بڕوە نەک بە پێچەوانە و دژ و شەڕی ناوخۆ لە عێراقدا چونکە ئەگەر ئەجاریان نەگەنە یەکتری ڕەنگە سەر بچێشێت بۆ شەڕی کۆڵان بە کۆڵان ئەمەشیان بابەتێکە هەم مەرجعیەتی شیعە قبوڵینەوە هەم خودی ئێران قبوڵی ناکەوە ئەمریکا شتەی دێن بابەتە نەک دەست خۆش سپاس بۆ میوانە بەرزەکانم کاگازات جۆڵات چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپ و لەگەڵمان بووی سپاس دەکەم سپاس بۆ دکتۆر سامانشاڵی مامۆستای زانکۆ شارەزای کاروباری عێراق کە دەستۆدەکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو سپاستان دەکەم بەڵێ سپاس بۆ بینەرانی بەڕێز کە تا ئەم ساتە بینەرمان خواتان لەگەڵ